باوکان و برایانم خوشکان و دایکانی عزیزم السلام علیکم ورحمة الله وبركاته. بەناوی بەرپرس و سەرجەمەندامانی مەڵبەندی هەشتی هەورامانی بزوتنەوەی ئیسلامیەوە بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکانەکەی و بەناوی بەرپرس و سەرجەمەندامانی مەڵبەندی هەشتی هەورامانی بزوتنەوەی ئیسلامی و بەناوی ئێوەی بەڕێزیشەوە بە خێراتنێکی برای بەڕێزمان نووسەر و ڕووناکبیری ئیسلامی بەڕێز کاک ماکوانەکەی کە لە دەرەوەی وڵاتەوە تەشریفی هێناوەتەوە و ئێمەش تەکلیفمان لێ کردووە کە بێتە ئێرە ئێمە چەند سەعاتێک لە کاتی خۆی ببەخشێت بە ئێمە. ئازیزان وەک جەنابتان ئاگادارن لە هەموو شوێنێکەوە بە هەموو دەستگاکانیانەوە بە ڕاگەیاندنەوە بە سۆشیال میدیاوە بە فکرەوە بە هەموو بوارەکانەوە خەریکن دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلامەکەن بگرە بەوەشەوە نەوەساون ئێستا کار گەشتووەتە ئەوەی کەوا زانایانی ئاینیمان تیرۆر بکەن. پێشتر لە ساڵی 90ەکانە مامۆستا ئەحمەدی سینەمۆکی، دواتر دکتۆر ڕەمەزان، دواتر ئێساش دکتۆر وشار و لە ڕۆژنامەنووسانیشە مامۆستا عەبدوستار، کاوەگەرمیانی، سەردەژ عوسمان، ویدات، ئەمانە هەر هەمووی کە ئێستا ئەیبینی کە ئەمانە بەڕاستی هەمووی فکرێکی نامۆ بە ئاینی پیرۆزی ئیسلام بە میلەتی کورد ڕووی کردوتە میلەتەکەمان. ئێمەش وەکو مەڵبەندی هەشتی هەورامان ئەو بەڵێنەی کە بە جەنابتانمان داوە کە مانگانە بتوانین لە خزمەتی برایەکا بین کەوا بۆ تەقویەکردنەوەی خۆمان، بۆ بیرخستنەوەی خۆمان، بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمەش لەم ڕوانگەیی خۆمانەوە لەم ڕێگەیەوە خزمەتێک بە ئاینی پیرۆزی ئیسلام بکەین و وەک ئاماژەمان پێداوە لە کۆڕەکانی پێشووشا کە بەڕاستی ئێستا جیلێک بەڕێوەیە کەوا جیلی ئایپاد و فەیسبوک و جیلێکە کەوا هیچ سەقافەیەکی دینی نییە. ئەوەی هەیەی و نیەتی ئەم هەموو سەقافەتەیە کەوا لەناو ئەم سۆشیال میدیایە وەریگرتووە. بۆیە پێویستە لەسەر هەمومان تاک بە تاکمان، تاک بە تاکی ئێمە پێویستە نەوەکانمان بزانین چۆن پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی ئاینی، بە پەروەردەیەکی دینی. بۆیە ئێمەش وەکو ئەرکی خۆمان ئەوەی کە لە توانامانە بێت وەکو مامۆستای بەڕێز ئێستا ئاەتەکەی خوێندەوە بۆمان لا يكلف الله نفسا إلا وسعها، ئەوەی تاقە و توانای ئێمەش بێت ئینشاءالله لەم وارە سەرفی یەکەین. دووبارە بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەین و بە خێراتنی بەڕێز کاک ماکوانیش دەکەین. یەخوا بەخێر بەسەر چاومان. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سپاس بۆ مامۆستا عەلی. بەڕێزان بەر لەوەی کاک ماکوان دەست بە باسەکەی بکات بە کورتی لێرە ئاماژە بە ژیانی کاک ماکوان دەکەین. ناوی تەواوی خەسرۆ عەبدولکەریمە، ناسراوە بە ماکوان کەریم، لە دایکبووی شارۆچکەی پێنجوێمە، بەکالۆریۆسی هەیە لە مێژووی شەریعەت و ماستەری هەیە لە فکری ئیسلامی، خاوەنی 13 کتێبە لە بوارەکانی فکر و مێژوو فکری سیاسی، دامەزرێنەری هەردوو دەستگای ڕۆشنبیری و فکری عەلامی ڕێگا و بزاغە. لە بواری لێکۆڵینەوەدا چەندین لێکۆڵینەوەی هەیە لە بوارە جیاجیاکاندا. دامەزرێنەری سایتی پێغەمبەری خوایە. ئەمە بە کورتی بەشێک بوو لە ژیانی و ئێستاش لە وڵاتی بێرووی جەژی کاک ماکوان. بۆیە داوا لە بەڕێزیشانەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی بابەتی کۆڕەکەی بە ناونیشانی لەکوێوە بۆ کوێ. کاک ماکوان فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوشك براني عزيزي من صلاة عليكم بصلاة الإسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حاضر من خدمتنا لا شاري خواناسان ولا ناوشي خواناسان ولا زيد ومالبندي بيرشاريال لخزمتنا بم بۆ باس و خواستێک کە سەرەتامان لە دەستپێکی دنیامانەوە بەرەو قیامەتمانە. ئێمەی مسڵمان کاتێک کە ئەبینین داماوین زەبوونین بێقەلەندەر و بێکەسین هەر هەموو ئەمە سەبەب و هۆکارێکی هەیە، هیچ دەسەڵاتێکمان نییە. تەسەورەکە گەڕێنینەوە بۆ سەردەمی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە لە شاری مەککەیە ئەیبینی بیلال ئازار ئەدرا، ئەنواع و ئەشکال تەعزیب ئەدرا بەدەستی ئوبەی،
بەدەستی سەنادیدی قوڕەیش هیچ دەسەڵاتێکی نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەی فەرموو ئاگاتان لە خۆتان بێ تەنها ئێوە سەدتان بەرامبەر بە موشریکینە هیچ شتێکیشم دەسەڵاتن نییە تەنها لەکم الجەنە تەنها بەهەشتان هەیە هەندێکی ترە چووە ئەو لایەوە ئەیبینی ئافرەتێکی تری خواناس لەگەڵ هاوسەرەکەی و مناڵەکەیە سومەیە و عەمار و یاسر بەیەکەوە ئازارە درا و هیچ دەسەڵاتێکی نەبوو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام چ ئازارێک چ ئەشکەنجەیەک ئەوەندەی ئەی فەرموو سەبرن یا ئالە یاسر ئین مەوعیدەکم الجەنە تۆسێکی ترە چوو بۆ لاوە سیمایەک و لەقتەیەکی تر هاتە پێشاوی نازدارمان عەلەیهی سەڵات وسەلام خەبابی کوڕی ئەرەد بوو کە ئەوەندە فەحم و بەردی نووساندبوویان بە پشتیەوە لە سەردەمی خلافەتی عومەری کوڕی خەتاب ڕەزامەندی خوای لێبێ فەرمووی خەباب چ ڕۆژێکت لە هەموو ڕۆژەکان ناخۆشتر بوو کراسەکەی داکەند و پیشانی عومەری کوڕی خەتابیە کە بینی بە گوێرەی بەردێک پشتی کون بوو عومەر هاواری کرد نەیتوانی تەحملی بکات و چاوی گرت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموو سەبرن ئاگاداری خۆتان بن تەنها ئەوەم دەسەڵاتە کە بڵم ئێوە بەهەشتان هەیە ئێمەش لەم حاڵەتەی ئێستامانە تەنها ئەبێ بڵێن سەبرن تەنها بەهەشتمان هەیە ئەم سەبەب و هۆکارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە دانەمرکاوە لەگەڵیانە کە بڵێ تەنها ئەبێ سەبر بکەین و ئەبێ تەنها مەبەستمانەوە بێ هەموو ئازار و ئەشکەنجەیەک لە ئێمە ڕووبە دوای ئەوە بمرن ئینجا بچنە بەهەشت بەڵام کاتێک کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام بوردەکەی خۆی داخست بوو واتە عەباکەی خۆی داخست بوو لە نەوادیەکانی مەککەیە لە شاری مەککەیە خەبابی کوڕی ئەرەد هاتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەلا تەدعو لەنا فەرمووی دوعامان بۆ ناکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تووڕەییەوە هەڵسایەوە طبعا قسەکە طەبیعیە هەموو کەسێ بە کەسێک دەڵێ ئەلا تەدعو لەنا دوعامان بۆچی بۆ ناکەی بەڵام حەدیسەکە فەرموودەکە فەرمێ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام محمەڕە وەجهو دەموچاوی سوور بوو بۆ ئەوەندە تووڕە بوو لەو قسەیە لەبەرەوەی مەویسیەک و بێدڵنیاییەک و ناڕەحەتیەک بە دڵی خەبابی کوڕی ئەرەتەوە بوو چونکە ئەویست پێی بڵێ ئەو پەیامە بە خەبابیش بات و بەنەوەی خۆیشی بات و بە ئومەتەکەی بات پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمووی وەڵڵاهی ڕۆژێک گێت کە ئەم دینە بە تەواوەتی سەر ئەگرێت و لە ڕاکیبێک کە لە یەمەنەوەیە دواتە ئەوەندە ئەمن و ئاساییشە بێ لە یەمەنەوە کە ڕاکیبێک گێت تاک و سەنعا هیچ کێشەیەکی نییە فعلا پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بە خەڵکەکە قولوا لا إله إلا الله تملكون بها عرب والعجم دایک و باوکم بە قوربانە دێت قسەکەی هاتە دەی بەڕاستی وتیان لا إله إلا الله عرب و عەجەمیان قسە جێ دەسەڵاتی خۆیان پرۆژەکەیان ئەوە بوو کە تەنها پرۆژەی لا إله إلا الله بوو عرب و عەجەمیان قسە جێ دەسەڵاتی خۆیان ئەمەی کە لە خزمەتی ئێوەیە باسی یەکەم سەرەتای دەستپێکی هەڵسانەوەمانە لە دنیا و بەرەو قیامەت لە دنیا و بۆ دەسەڵات هیجرەتێکە لە خراپەوە بەرەو چاکە هیجرەتێکە لە هەڵسانەوە و تەپوتۆز و تەمەڵیمانەوە بۆەوەی جارێکتر خۆمان بتەکێنینەوە مسڵمانیش کە هەڵسا لە خەو ئاگادارە بە ژیانی ئەوەی کە دوشمنی ئەم ئیسلامە و ئەم دینەیە بە فوویەک بە ئاسمانی شینی سایە قاڕە بەڵام کێشەی ئێمە لێرە ئەوەیە کە شیفای قورئانمان لەبەردەسایە وەختی خۆی کابرایەک چوو بۆ لای دکتۆر و توی گوێچکە مێشێت دەرمانی بۆ نووسی بوو حەبێکی بۆ نووسی بوو بۆ بەیانیە کابرای نەخۆشات بۆ لای دکتۆرەکە وتی من حەبەکەی تر ناخۆ دکتۆرەکەش لێ پرسی بۆچی ناکرێت تۆ گوێچکە تاڵ نییە گوێی وستا تاڵ نییە وتی ئاخر لەبەرەوەی ناتوانم لەوە زیاتر تەحملی ناکەم بەو حەبە حەبیش بە تەبیعەتی حاڵ سووکە ئینسان ناتوانێ بیخوات هیچ کێشەیەکی تیان نییە تومەس دەرمانەکەی بەغەڵەت بەکارهێناوە لە جایگەوەی بیخوا کردبووی گوێیەوە ئێمە ژوامان لێ هاتووە قورئان شیفایە بەڵام نازانین چۆن بەکاری بێنین وەکو ئەو کەسەمان لێ هاتووە کە حەبەکەی بۆ نووسراوە بیخوات بەڵام نەیزانی گوێچکەی ئێشە حەبەکەی کردووە بە کونی گوێیە تاو تەحملی ناکا یەک جار دوو جار حەبێکی پیاکە و دوایەوە گوێشی خراپەکە و تووشی ناڕەحەتی و نەهەمواری یەکەم شتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو قورئانە هاتە خوارەوە بۆ پێغەمبەری عەزیزمان عەلەیهی سەڵات وەسەلام ئیقراءە خەڵکی ئێمە طالیب العیلم نییە پێش هەموو شتێک ئیمامی مالیک ڕەزامەندی خوای لێبێ لەگەڵ ئیمامی شافعیە و ئیمامی ئەسووتیە ئەفەرمێ باشترین لە دوای نوێژی فەرز وەرگرتنی عیلمە لە نوێژە سونەتەکانیش باشترە
وەرگرتنی عیلم لە ناو خەڵکی ئێمەیە زۆر کاڵ بۆتەوە، حتا نەیارەکانمان ئەوانەیشی کە ڕقیان لێمانە ئەوانیش ناخوێننەوە، ئەوەیشی کە دینی خۆی متعالی خۆش ئەوێ ئەویش ناخوێنێتەوە. بۆیە ئیمامی مالیکە فەرمێ هەر کەسێک هەوڵی بوو بۆ عیلم وەرگرتنیشی باشترە لە کردار پێنەکردنی، چونکە عیلم ئەوەندە گەورەیە. هەموو گەلانێک و هەموو خەڵکانێک کە سەر بەرزەکەنەوە لە دنیاە ئەبنە خاوەنی قسە ڕۆشتوو لە دنیاە ساحیبی عیلمن. علمش بمعنای ئەوەی ئینسان طالب العلم بێ، وەرگری عیلم بێ، نەک بۆی خۆی پێ پرۆفیسۆر بێ، خۆی پێ توانا بێ، خۆی پێ دانیشمەند بێ، چونکە خەڵکی عالم و خەڵکی دانیشمەند هەمیشە لە شک و گومانایە، چونکە هیچ شتێکی بەجددی لەلایە بۆ دروست نەبێت بڵێ من ئالێرایتر ئەوەستم، بەڵکو دائیمەن وەرئەگرێ. بۆیە حتا پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ڕۆژی کەسێک ئەگەر بە زانستێکی تر یا عولەمایانە فەرمون ڕۆژی کەسێک بە وەرگرتنی زانستێک ئەگەر بێت و ئەو ڕۆژە عیلمێکی تازە لە ئیسلام فێر نەبێ ئەو ڕۆژە سەرگەردانی و نەهامەتی ڕووی تێیەکات. یعنی لەگەڵ هەڵهاتنی ڕۆژە ئەبێ ئینسان شتێکی زیاتر لە دینەکەی خوای گەورە فێر بێ. هەموو ڕۆژێک کە ڕۆژ ئەبێتەوە سەرەتای دەرکەوتنی درەخشانی ڕۆژە، سەرەتای دەستپێکردنی کاسێوەیە، پێویستە ئینسانی موسڵمان زانستێکی تازە فێر ببێت. یەکەم زانستیش کە ئینسان فێریە بێ، ئیمام شافعی فەرمێ بریتیە لە علومی شەرعی، لە یاساکە علومی شەرعی بریتیە لە ناسینی شەریعەت. ئێمە بە تەبیعەتی حاڵ تا ئێستاش نازانین وشەی شەریعەت چ معنایەکی هەیە. طبعا وشەی شەریعەت بە معنای ئیبتیدائیەت، سەرەتا دێت، واتە گەڕانەوە بۆ ئەسڵ، گەڕانەوە بۆ سەرچاوە. یعنی لە زمانی عەرەبیە کاتێک کەسێک کە دەستی پێ بکردایە بە شتێک ئەوی شەرع فولان، واتە دەستی پێکرد بەو شتە. شەریعەتیش خەڵکی ئێمە هیچیان لە شەریعەتی خوا نەبینیوە، هیچ شتێک لە شەریعەتی خوا نازانن. چیتان بینیوە لە شەریعەتی خوای گەورە ئەو لە ڕەختان لێتی؟ کەی بینیوتان لە شەریعەتی خوای گەورە حکم بکات و خراپەیەک و ناڕەحەتیەک بۆ ئینسان بێنێتە پێشەوە؟ بەڵام بەداخەوە بە هۆکاری ئەوەی کە لە شەریعەتی خوا نازانین، کە نازانین هەر ناوی شەریعەتی خوای متعالیش لەکوێوە سەرچاوەگرێ چ معنە و مەفهومێکی هەیە، هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە طالب العلم نین. و یەکەم کاریش کە ئینسان هەڵئەسێتەوە لە دنیایشا و لە قیامەتیشا خوای گەورە ڕێگەی بۆ نیشانەیە عیلمە، زانستە. لەناو ئەم ئەحکامە مەهووری ئیسلامەیشا لە نوێشکردن، لە ڕۆژوگرتن، لە جیهاد، لە خەبات، لە شۆڕش، لە دانی پارە، لە ئەمر بچاکە، لە نەهی لە خراپە، لار هەموویە یەک وشەیە تەخواڕۆکردنی دەرگای ئەم ئیسلامەیە. ئیقڕە بسم ربک الذی خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم. کەرامەتی ئینسان پادەزراوە بە عیلم، کەرامەتی تۆی موسڵمان پادەزراوە بە زانستەکە. باسی ئاداتی عیلمە. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. هەموو ئینسان کە عیلم وەرەگرێ بۆ چی وەری ئەگرێ؟ بۆ ئەوە وەری ئەگرێ خوای گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای متعال ئێمەی دروست کردو بۆ عیبادەت. طبعا ئێمە لەگەڵ جنۆکەیە فەرقمان هەیە لەگەڵ پەریەکانە، خۆی سێ مەخلوقاتی هەیە خوای متعال. طبعا چی لەم کەونایە هەمووی بۆ عیبادەتی خوای گەورە دروست کراوە. تەنانەت ئەو دیوارە گەشتی بکەیتەوە بریتێ لە ئەلیکترۆن و نیوترۆن، ئەگەر ئەو دوانەی تیان نەما لە عیبادەتی خوای متعال کەوت هەپڕون نەبێ. گەڵایەکی دا کە لە عیبادەتی خوای گەورە ئەکەوێ و ئارکەکانی ئەکەوێتە سەر زەوی. بەڵام ئێمە ئاگامان لە تەسبیحاتیان نییە، چونکە هەمووی خوای گەورە دروستی کردووە تەسبیحاتی خوای متعالەکە، یسبح له ما في السماوات وما في الأرض. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین سێ جۆر مەخلوقاتی هەیە خوای متعال. مەلائیکەت کە گومانی تیان نییە، ئەمانە بەبێ پسان لە عیبادەتان. دووەمیان بریتیە لە عیبادەتی اختیاری لە نێوانی ئێمە و پەریەکانە، جنەکان ئەمە بەسمە. ئەوان بەس عیبادەتیان لەسەرە، ئێمە شتێکی ترمان لەسەرە کە پێوترێ ئیستیخلافی سەرزەوی، ئاوەدانکردنەوەی سەرزەوی. بەداخەوە ئێمە کە وازانین خوای متعال ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی بەس عیبادەت بکەین، ئەمە زۆر غەڵەتە، چونکە عیبادەتەکانی ئیسلام زۆر کەمن بۆی بزانن. عیبادەت مەبەستم شعائیرە، نوێژ و ڕۆژ و حەج. ئێوە زانن ڕۆژوو لە ساڵەکە یەک مانگە، حەج لە ژیان تا یەک جارە، ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله صلی الله علیه وسلم. ئێوە زانی یەک جار لە ژیان تا بڵێ بەسە. عیبادەتەکان زۆر کەمن. نوێژ ڕۆژی 5 جار ئێمە نوێژەکەی، باشە فەرزەکان 5، تۆ هەموو نوێژەکانت کۆ بکەیتەوە ناگاتە چارێکێک. بەگشتی ئیسلام عیبادەتی کەمە، شعائیری عیبادەتەکانی کەمە، بەڵام ئێمە هەموو ژیانمان عیبادەتە. إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا من المسلمين وأنا أول المسلمين. جا باشا كإما بزانين همو جيان من عبادته كواتا استخلافي سرزوي وآودان كرنوي سرزوي إيما أما بريتي لعبادته قولك كواتا يكم شعائر كمان ودواي أوا استخلافي سرزوي من بريتي لداد پروري لداهينان للروشت.
ئەمەی کە بۆیەوەی باسەکەم سەرەتای دەستپێکی عیلمێکی وجودمانەکەی نەژیانەوە پێویستە ئەمە بنووسرێتەوە دوایەوە لە خزمەتی ئەو مامۆستا و عالمە بەڕێزانە پێویستە بخوێنرێت کەواتە کە ئێمە ئیستیخلافی سەرزەویمان بەدەستە ئاوادانکردنەوەی ئەم سەرزەویمان بەدەستە بە سێ خاڵە خاڵی یەکەمیان بریتیە لە داهێنان خاڵی دووەمیان بریتە لە دادپەروەری خاڵی سێمیان بریتە لە ڕەوشت ئەگەر ئەم ئیشەمان نەکرد و عیبادەتمان نەکرد کەواتە ئێمە ئینسانێکی باش نین ئەم مایکرۆفۆنێکە لە بەردەستی منایە بۆ شتێک دانراوە کە ئیشی خۆی بکە ئەگەر لە ئیشی خۆی کەوت بەکەمت نایەتە ناو تەنەکەی زڵمەوە ئێمەش بۆ ئەمە خوای گەورە دروستی کردوین موعیدمان کەمە لەسەر زەویە ڤیزەیەکمان پێدراوە تەشیرێکمان پێدراوە بۆ ئەم ئیشە سەرکەوتنت یا بەدەستێنا سەرکەوتووی لە دنیا و لە قیامەتدا سەرکەوتنت بەدەست نێنا کاتەکەت ڕۆشتەوە فەوتا خوای گەورەش دروستی کردووی لەبەرەوە حاڵەتە کەواتە پێویستە ئێوە بزانن کە ئیشمان هاتووەتە سەر ئەم زەویە یەکەم کاری ئێمە وەرگرتنی زانستە بۆچی بۆی عیبادەتی پێکەن فاعلم أنه لا إله إلا الله عیبادەت بەمعنای گەورەکەی بەمعنای شمولیەکەی بەمعنای فراوانەکەی هەر لە عەقیدەوە هەتاکو ئەو کاتێک کە ئەچیتە ناو جێگا هەتاکو ئەو کاتێک کە خواردن و هەڵسان و هەڵسوکەوتت لە ئیسلامە بە عیبادەت بۆ حساب و ئاوادانکردنەوەیشت لە شارستانیەتە لە داهێنانە لە ڕەوشتە خەڵکێک وازانێت لە ئەوروپایە شارستانیەتیان لە یەکێک لە کۆنفرانسەکانی زانکۆیەک لە سەرۆکانی بەریتانیا داوای ئەوان لە من کرد کە وتیان ئەوروپا خاوەنی شارستانیەت وتم بەداخەوە ئەوروپا خاوەنی شارستانیەت نییە ئەوروپا خاوەنی پێشکەوتنە خاوەنی تەکنۆلۆژیا و تەقەنێتە شارستانیەت ئیلا بە سێ خاڵدا ئاوەزرێ ئیلا بێ ڕەوشتی لەگەڵا بێ و عەقیدە و بیر و باوەڕیشی لەگەڵا بێ واتە بنەمای شارستانەتی و سیڤیلایزیشن کە بنەمایەکی گرنگی ژیانە بریتیە لەوەی کە داهێنانی لەگەڵا بێ و عەقیدەی لەگەڵا بێ و ڕەوشتیشی لەگەڵا بێ بەتاقی تەنها داهێنان نابێتە هۆکاری ئەوەی کە شارستانێت و ژیان دابمەزرێنێ بەڵکو پێشکەوتن دامەزرێنێ ئێمە بەداخەوە نە داهێنانمان هەیە نە بیر و باوەڕێکی متەکاملمان هەیە و نە لە ڕەوشتیشە لەو ئاستایان کە خۆمان بخێنەوە ئاستەوە جا بۆیە پێویستە ئینسانی مسلمان بەگشتی ئەبێت لەم سێ بوارە سەرکەوتن بەدەست بێنێتەوە بۆی قسە ڕۆشتوو بێ بۆ ئەوەی خاوەنی عیبادەت بێ بۆ ئەوەی بزانێ خوای گەورە بۆچی دروستی کردووە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون عیبادەتی ئینسانی مسلمان فەرقی هەیە وەکو پێم وتن شعائری ئینسانی مسلمان ئاسانە بەڵام ئەسڵی عیبادەتەکە بۆ خۆی قورسە خوای متعال بە پێغەمبەری نازانە فەرمێ سنلقي عليك قولا ثقيلا ئەم ئیسلامە پیاو ئێوێ هەڵی بگرێ شتێکی هەروە سادە و سادان نییە شتێکی هەروە ئاسان نییە شتێکی تەسەلی نییە بەرپرسیارەتی لە ئیسلامە هەروە گاڵتە نییە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەر کەسێ دە کەس لەژێر دەستیا بوو أتى الله يوم القيامة مغلولا دكس أو ما فوقه يعني دكس يا زيادة لجد صلاة جاء رواية إما قصبوا أمهم خلق بالرزاك أفرمي لقيامته أتى الله يوم القيامة مغلولا بمشي ويا أواء بسليته يا أوتا شككاني إيكاتوا يا أوتا خرافكاني تل أوليت لإي بسيته كما رواية ئێمەی مسلمان کە لە ژیان و شارستانەتی و دەسەڵات و بانگەواز و هەموو شتێکمانە بۆ ئیسلام تەسەلیە یعنی وڵا قسەکانی خۆش بوو مامۆساکە باشە شتەکانی باشە ئیسفادەمان لێ کرد بەڵام لایکە چووینە ماڵەوە هیچ ئیسفادە ناکەینەوە هەنگاوی لێ هەڵنایێنینەوە لەوانەیە ئێستا لە زۆرتان بپرسم نیوەی قورئانتان لەبەر بێ بەڵام عەبدوڵای کوڕی مەسعود قورئانی بە 8 ساڵ لەبەر کردووە بەڵام ئەوانە هاتن دەدە قورئانیان وەرئەگرت و دوایەشم تەطبیقیان نەکردەوە لە ژیانی خۆیانەوە هەتاکو ئەم دەیان تەطبیق نەکردایە دەیتریان وەرناگرت ناچون بڵێن پێغەمبەری خوا خۆی ماتوانین زیاتر لەبەریکەین خۆ زیاترمان پێ لەبەرەکرێ خۆ توانین زیاتر هەوڵ بین بەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەدائیان کەواتە خاڵی یەکەم لەبیرمان نەچێت بۆ ئەوەی هەڵسانەوەمان بریتین لە طالب العلم ئەم طالب العلمەش بۆ چییە لقی یەکەمیان لێ بێتەوە بۆ عیبادەتە لقی دووەمیان بۆ ئاوادانکردنەوەی سەر زەویە کە خێر و خۆشی بۆ خەڵکی بنیاد بنین پرۆژەی ژیانیان بۆ دابین بکەین بۆی بتوانن عیبادەت بکەن تاکو ئێمەی مسلمان پرسمان پێ ناکرێت کاتێک کە دروست کراوین و کاتێکیش کە ئەمرین ئەوە خوای متعال ئارەزوومەندە لەوە خالقەکەمان ئارەزوومەندە لەوەی کە کەی دروستمانەکا و کەیش ئەمان بەرێنێ بەڵام ئەگەر لێمان بپرسن ئێمە لە کاتێکا کە لە عەدەما بووین لە بێوجودیا بووین لێمان بپرسن ئێوە یەن بۆ ئەم دنیایە ئەم دنیاتە ئەمە گریمانە گریمە
ئایا بڵێن خزم و کەسوکاری لێ ئەمە هەموو پیاوە بەڕێزی لێ دوایەوە چی بۆ بەهەشت چی هەیە لەسەر ئەم عەرزە داوای ئەوە نەکا بێت بۆ سەر ئەم زەویە من قەناعەتم وایە ئەوەی کە ئەڵێ من حەزم لەسەر ئەم زەویە بۆ خۆی شوێنی عەدەم شوێنێکی ترسناکە بێباوکە بێدایکە بێکەسە بێهەناسەدانە بێ هیچ شتێکە عەمایە چۆڵ بۆشە چۆن خەڵکێک حەز ناکا بەوەی کە بێتە ئەم ژیانەوە کەواتە کاتێک کە خوای متعال ئێمەی دروست کردو و هێناوینەتە ئیجاد لە ڕەحمی خۆیەتی کە هێناوینەتە ئەم بوونەوە حتا ملحیدەکانیش کاتێک ئایان بینی بە جادەیەکە ئاڕۆناوە کە نەکو سیارەیەک لیاندا کە تۆ بڕوان بە قیامەت نییە ئەترسێت لە ئیجاد ئەترسێت لە نەبوون لە عەدەم لە نەبوونی بڵێن لە عەدەمبوون ئەترسێت واتە لە نەبوون ئەترسێت کە قەناعەتیشی بەخۆ بە پێغەمبەر نەبێت ئەترسێت کە بگەرێتەوە بۆ عەدەم شتێکی ترسناکە کەواتە ئێمە موسڵمان کە الحەمدولله خوای گەورە لە نەبوونەوە ئیجادی کردوین و هێناوینەتە وجود پێویستمان بەوە هەیە کە طالب العلم بووین کە عیبادەتمان بۆ کرد کە خواناسیمان بۆ کرد کە سەر زەویمان بۆ ئاوەدان کردەوە پێویستە بەکردار بێ ئەمە خوای متعال لە قورئانە کە باسی ئیمانی کرد بێ لە هەموو شوێنێکە کە هێناوێت یا ئەیها الذین آمنوا وعملوا الصالحات إلا عملێکی صالحی تایە یەکێک لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە دامەزراندنی ئیمان بریتیە لە قەول و عەمەل شوێنێ عەمەلی لەگەڵانە بێ خۆ ئاسانە من تایواناڵم دایک و باوکم بە قوربانی لە پێغەمبەری خوا قسەیەکی تێ ناچێت یعنی بەڵگە چییە بۆی کە من پێغەمبەری خوام خۆشێ بەڵگە چییە بۆی کە خوای متعالم خۆشێ بەڵگە چییە بۆی کە مسلمانانم خۆشێ کەواتە کردار شەرتی ئەساسیە ئینسانی مسلمان بیکات یەکەم کرداریش ئینسانی مسلمان کە بریتێ لە فەرزەکان دوای ئەوە سنەتەکان دوای ئەو توانایانەی تر کە ئینسان لە عیبادەت و کارەکانی ئەنجامیەدا خاڵی سێمیان بانگەوازە یەکێک لە صفاتی خوای متعال بانگەوازە خوای متعال فەرمێ ادعو إلى دار السلام ئەمە صفاتی خوای متعالە یەکێکی تر لە صفاتی پێغەمبەری نازدار هە صفاتی بانگەوازە صفاتی داعیە خوای متعال صفاتی داعی هەیە و هەروەها پێغەمبەری نازدار صفاتی داعی هەیە هەموو پێغەمبەران بە گشتی صفاتی داعیان هەبووە خوای گەورەش ئێمەی دروست کردەوە بۆی بانگەوازی بۆ بکەین پێغەمبەری نازدار ئێمە ئومەتی بەلیغوا عنی وەلەو ئایە ئەم ئومەتە نامرێ ئەم ئومەتە لەناو ناچێ مستحیلە لەناوچوونی ئەم ئومەتە ئەزانم بۆچی بەڕێزان ئەم ئومەتە نەخۆشەکەوێ ئەم ئومەتە بێزار ئەبێ بێتاقەت ئەبێ بەڵام لەناوچوونی مستحیلە چونکە ئەگەر لەناوچوو قیامەتە وەختی خۆی فرانسیس فۆکۆیاما مەقالەیەکی نووسی بۆ واشنتن بڵێم بۆ پنتاگۆن ئەوان مەجموعەیە نووسەرن وتی ئەمە کۆتایی مێژووە مەقالەکە معروفە مانای کۆتایی مێژوو بەڵام لە ڕاستیە من ئەڵێم کۆتایی مێژوو ئیسلامە چونکە کۆتایی مێژوو خوای گەورە قیامەت کاتێک کە قیامەت دەهێنێت کە ئیسلام کە مسلمانان لەسەر زەویان نەمانێت الحەمدولله مسلمانان لە برەوان زۆر جار مسلمانان نەخۆش کەوتوون لە زەمانێک کاتێک بینیمان تەتار هات لە چی کرد بە بەغا ملیۆنێک و 800,000 کەسی کوشت لە ماوەی 40 ڕۆژە هەوای مردنی خەڵکەکە لە بەغایە لە شامە خەڵکی ئەکوشت بەڵام تەتار و مەغۆڵ چیانە لەسەر دوای بوون بە جنودی ئیسلام زۆر لە ساڵی 60ەکان ئەو کەسانی کە تەمەنیان هەیە ئەزانن مزگەوتەکان 4 کەسی تیان نابینێرە ئێستا پڕە لە گەنج ئافرەتی محاجەبەت نابینی ئێستا لەسەر تەلەڤیزیۆنەکانیش ئافرەتی محاجەبە بوو بە دیاردەگەر ئافرەتێکی محاجەبە لە تەلەڤیزیۆنەکانە نەبێت لە خۆ نەوعێکە جێگای حتا تەلەڤیزیۆن ئەڵمانیەکانیشە بڕۆ سەیری بکەن سوپاس و ستایشی خوای متعالی ئەوێ کەم مەکتەبە و کتێبخانە ئەڵێن مەبەستم کتێبخانە نێودەوڵەتەکان ناکرێتەوە کتێبی ئیسلامی زۆرتری تیا ئافرۆشی ئەوە فەزلی خوای متعالە بەسەرمانەوە کوانێ ئیمپراتۆرەتی ڕۆم کوای ئیمپراتۆرەتی فورس کوای ئیمپراتۆرەتی فیرعەون کوای ئیمپراتۆرەتی بەریتانیا کە خۆری لێ ئاوانە بۆ گلتەرە کوای ئیمپراتۆرەتانە هەمی لە ناوچوو کوای ئیسلام ڕۆژ بە ڕۆژ لە برە و لەسەر کەوتنایە ئەمە فەزلی خوای گەورەیە بەڵام پێویستی بەوە هەیە کە عیلم طالب العلم بین و هەروەها کرداریشمان هەبێ خاڵی سێمیان بریتیە لەوەی کە عەرزم کردن بانگەواز بۆ ئیسلامە بکەین ئێمە کاتێک نامرین کاتێک کە حسابمان لەسەر کراوە لەسەر ئەوەیە کە بانگەواز بۆ ئەم دینی خوای متعالە بکەین تۆ ئەگەر بانگەواز نەکەیت هەر کەسە ئەم بیخاتە دوای خۆیەوە سەدان مولحید و خوانەناس و بێدین کە هیچ نازانە لەسەر ئەم دینە لە گیرفانی خۆیشت دەرئەهێنێ ئەیا بنەوەکانمان و هەر کەسێکیش خیانەت بکە بانگەوازەکە بە خەڵکی نەگەیەنێ و ئەگەر بێت و ئاگادار نەبێ بۆی کە خەڵکی شتێک نازانێت تۆ فێری نەکەی خیانەتت کردووە غەشت لێ کردووە پێغەمبەری نازانێژە فەرمێ من غەشەنا فەلەیسە منە
کەواتە غەشە لەو کەسانەی کە شتێک نازانن تۆ فێری ناکەی و غەشە لە خۆتی ئەەکەی کاتێک کە عیلمێک بۆت بەرجەستە ئەبێت و ناچی وەری بگری. خاڵی چوارەمیان سەبر، ئارامگرتن. هەموو ئەمەی کە باسم کرد پێویستی بە ئارامگرتنە، پێویستی بە سەبرە. ئەم چوار حاڵەتەی کە بۆ ئێوەم باس کرد لەسەر چوار بنەمای گەورەی تردا ئەمەزرێت. ئەمە بۆ ئینسان خۆیەتی کە بۆ ئەوەی بگاتە دەسەڵات بریتیە لە خواناسی. هەموو ئەمەی کە باسم کرد تۆ بۆ ئەوەی خۆت خوا بناسی. هەر کەسێک حیزب دروستەکە، کۆمەڵ دروستەکە، گروپ دروستەکە، ڕێکخراو دروستەکە، کتێب ئەنووسێ، قسە بۆ خەڵکەکە، ئەبێ هەدەفی یەکەمی بۆ ئەوە بێ خەڵکی بەخوای گەورە بناسێنێ، دووەمیان قیامەتیان پێ بناسێنێ. ئەگەر ئەم دوو حاڵە بەرجەستە نەبوو پەنا بەخوای گەورە با لە قسەکانە هەموو جوان بێ و فەلسەفی بێ و قسەکانی معقول بێ و قسەکانی فکری بێ و خەڵک حەز بە دەنوێت بکات و ئەنوەر ڕۆژکاڵ قسەی باش بێنیتە پێشەوە، هیچ ئەرزشی هیچی نییە، ئەرزشی خۆڵێکیشی نییە. چونکە پێغەمبەری نازارە فەرمێ کۆمەڵێک پێیا بن لە قیامەتە ئەمانە کە قسە ئەکەن خەڵکی گویان بۆ دێڵێن ما ئەجوەدە، چەنە جەوادن لە قسەکردنە، ما ئەڕوعە، چەنە بەڕائعی قسە ئەکەن، چەنە وشەی جوان بەکارەهێنن، ما ئەفسەحە، چەنە فەسیحن لە قسەکردنە. پێغەمبەری نازارە فەرمێ ما فی قەلبیهم ذەڕەة من الإیمان، بەڵام لە دڵیانە زەڕەتێک ئیمانی تیان نییە. لە جێگای ترا فەرمێ دوعاة على أبواب جهنم، ئەمانە بانگخوازێکن لەسەر دەرگای جەهەنەم ئاوەستاون. فەرمووی گوتیان یا پێغەمبەری خوا صف لەنا، بۆمان وەصف کە فەرمی من بەنی جیلدەتینا، لە خۆمانە ناویان ئەحمەدە، مەحموودە، ئەبوبەکرە، عەزیزە، بەڵام کابین لە تەلەڤیزیۆنەکانەوە دەم خوارەکەنەوە. ئەوەش بزانن هەر کاتێک مسلمانان بەهێز بن منافق زۆرە، هەر کاتێکیش مسلمانان لاواز بوون کافر و بێدین و مولحید زۆر. ئەوە قاعیدەیە. چونکە کە مسلمانان هێز و دەسەڵاتیان نەبوو ئەویان هەمیان دەم خوارەکەن و براکەم خۆی لەگەڵتانە، بەڵام بەخوا بۆ قورسێ ناگرین کێوە گرتوتانە. بەڵام کاتێکیش کە مسلمانان لاواز بوون سەربوون بوون بڕۆن تەلەڤیزیۆنەکانتان لێپڕەکەن بە بێدینی، قسە بەخوا، بە پێغەمبەر، بە ئیسلام، بە مقدساتی ئەم خەڵکە ئەڵێن لە دوای شاڵەشی برام ئاگاو لە دەمە بێ خەڵک تەکفیر نەکەی. ئەمە تۆ هەرچی کردار و قەول و عەمەلتە هەمووی کوفرە، چۆن تەکفیر ناکرێ؟ اینجا تەکفیریشیان کردۆ بە جنێودان. یعنی سەوای لە تۆ بە کەسێک بڵێ کافر وەکو جنێوی داهاتوە، نازانم حکمی شەرعی. خۆ کافر شاخ و گوێی نییە، کافر پەردەیە لە بینی ئەو خوای متعالە. ئەو شتانی کە باسم کرد وتمان خواناسی، دووەمیان دادپەروەری، سێمیان زانست، چوارەمیان ڕەوشت. هەڵسانەوەی هەموو گەل و ئومەتێک لە بەرامبەر ئەمەیە. ئەم چوار خاڵەی تیانە بێ، یعنی هەموو قورئان لەسەر ئەم چوار خاڵە دامەزراوە، ئیسلام لەسەر ئەم چوار خاڵە دامەزراوە، دەسەڵات لەسەر ئەم چوار خاڵە دامەزراوە. قاعدەیەکی گەورەیە ئەم چوار خاڵە نەبێ هیچ گەلێک هەڵناسێت. حتا گەلانی بێدین و خۆنەناسیش لەسەر ئەساسی ئەم چوارە پێیەکەن، لەسەر ئەساسی عیلم، دادپەروەری، زانست، یاسا بۆ ئەوان. ئێمە خواناسی چونکە خواناسیەکەی ئێمە ئەبێتەوە بە یاسا، ئەوان یاسایە. سەیری ئەوروپاکەن، سەیری ڕۆژئاواکەن، سەیری یابان و چین و ئەو وڵاتانی شەرقی ئەدنا بکەن. بەچی قسە ڕۆشتن لە دنیایە؟ بە زانست، بە ڕەوشت، بە لێخوڕینی سەیارەیان. خوای متعالە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس، ئێمە باشترین خەڵکین بۆ خەڵکی. خۆ كنتم خير أمة أخرجت للناس بۆ چییە؟ بۆ ئەوە نییە بۆ خۆمان باشنی، بۆ خەڵکی. كنتم خير أمة أخرجت للناس، بۆ ئەوەی بۆ خەڵکی باش بین. چونکە بەڕێزانی من خەڵک معنای کە ئێمەڵێن بانگەواز ئەبێ بکەین بۆ دینی خوای گەورە، خەڵک خۆکوژیەکە. خەڵک ئەچێ مەشروب بەخوا، ئەچێ هێرۆیی نەخوا، ئەچێ کۆردۆیی نەخوا، ئەمە خۆکوشتنە. خەڵک مولحیدە، بێدینە، خوانەناسە، لە دینەکە شارەزانیە. تۆ کەسێک بچێ خۆکوژی بکا بێ دەستی بگری، ئەگەر هەر خۆشی ڕاپسکان زلەیەکی لێی ئەیبەسیتەوە، بەڵام کە هۆشیاتەوە بەخۆیە ئەزانێ نەو هێشتۆ بیبێ بۆ جەهەنەم، ئەینەری بۆ بەهەشت. کەواتە توی مسلمانەوە بزانێ ئەو خەڵکە خۆکوژی ئەکا. بۆیە پێویستە بانگەواز بکەیت، بۆیە پێویستە دینی خوای گەورە بە خەڵکی بگەێنی، بۆیە غەشە ئەگەر بێدەنگی. کەواتە گرنگە تۆ بزانی بانگەوازی تۆ لەسەر ئەساسێک نییە کە وە بزانی شتێکی هەرواسا دەسانایە. فەرزە وەکو چۆن نوێژکردن لەسەر شانی ئێمە فەرزە، هەروەها بانگەوازیش فەرزە بەڕێزان. ئەمەی کە باسم کرد بۆیەوە ئەو چوار بنەمایە کە بریتی بوو لە طالب العلم و بریتی بوو لە ناخی خۆمانە و بریتی بوو لە کردار و هەروەها بریتیە لە سەبر و بریتی بوو لە بانگەواز. ئەم زەمینە، ئەم قاعیدەیە کە شتێکی گەورەی لەسەر بینانێ، چواری ترمان لەسەر بینانا کە بریتی بوو لە خواناسی جدیسانەوە، لە ڕەوشت، لە ڕەوشتی عوم، لە ئاکار بەبەسمە و لە دادپەروەری و هەروەها لە زانست. لەسەر و ئەمەوە لە بەرامبەر ئەمەیە یاخود با بڵێین پێنج دژمنمان بۆ دانراوە. ئەبێ ئێمە جیهاد و خەبات و شۆڕش بکەین بەرامبەر بەم پێنج دژمنە.
یەکەمیان شەیتان خی گەورە جنودی یاوەتێ سەربازی یاوەتێ یەکێک لە سەربازەکانی شەیتان بریتە لە شبوهات طبعا کەڵێن شەیتان لە بەرامبەر شەیتانە یەقینە یا بڵێن لە بەرامبەر شبوهاتە شبوهات و شەهەوات زۆر جارێ ماڵێن خی گەورە هەموو شتێکی لە ناوچاو نووسیوی یا زۆر جارڵێن خی گەورە خراپتر نەیە پەنا بخوا خی گەورە خراپتر نایە و خی گەورەش هیچ شتێکی خراپی لە ناوچاوی ئینسانی مسلمان نەنووسی خی گەورە لە قورئانە فەرمێ لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا حتا تاقیشمان نەکاتەوە لەسەر باشترین کردار نەک تاقیمان بکاتەوە لەسەر خراپترین کردار خی متعال ئێمەی ئازاد کردووە ئازادیەکی مطلق طبعا ڕاستە ئازادی مطلق لەوانیە من حەز بەکەم کوڕی کابرایەکی ئەرجەنتینی بوومایە ئەمە لە دەسەڵاتی منانیە ئەمە خی متعال بۆی نووسیوم ئەمە وایە بەڵام خی گەورە ئازادی کردوم لەوەی کە من چی ئەکەم و چی ناکەم چونکە لەسەر ئەساسی ئەو لێپرسینەوە و ئازادیە لە قیامەتە پرس بە منەکات لێپرسینەوەم لەگەڵات ئەگەر لە ناوچاو موساوێتە قیامەت و لێپرسینەوە چییە هیچ معنایەکی نییە بۆیە خی متعال کاتێک کە شبهاتی داناوە لە بەرامبەر شبهاتە یەقین هەیە شبهات یەکەمیان بەرامبەر بەخوا شەیتان کە دایناوە دومیان بەرامبەر بە خەڵق ئەوەی بەرامبەر بەخوای متعالە وردیەکەینەوە بۆ دوان بریتە لە شبهاتی بیر و باوەڕ عەقەدی ئەوتریشان شبهاتی عیبادەتی تعبودی شبهاتی عەقەدی ئەوەیە خوا چۆن دروست کراوە خوا کێیە خوا بۆ پرسی پێ نەکردوین خوای گەورە ژیانمان بۆ ئاوالەیەکا بۆچی ئەم هەموو خەڵکە کافرە چێتە جەهەنەمەوە هەموو ئەم پرسیارانە طبعا وەڵامی هەمووشی دراوەتەوە هەر کەسێکیش حەزی لەو پرسیارە شەیتانیانە کرد دەتوانێت بچێت لە ناو سایتی دید و ڕێ هەموو وەڵاممان داوەتەوە بە 15-16 محاضرات و هەروەها بەنووسینش ئەمە یەکێکە لەوانەیە کە ئەم شبهاتانە دروست ئەکەن بۆ خەڵکی ئێمە بۆچی ئاواین بۆچی وامان لێ نایە بۆچی ئەبێ هەموو خەڵکە بچێت ئایا هەموو کافرە چێتە جەهەنەمەوە ئایا بۆچی من 70 ساڵە ژیم ئەبێ بچمە جەهەنەمەوە بۆ ئەبەدی لە بەرهەمبەریشێتەوە بۆ ئەبەدی بەهەشت هەیە یعنی ئەگەر بۆ ئەبەدی پێ دەڵێن چێتە جەهەنەمەوە لە بەرهەمبەریشە بە ئەبەدی لە بەهەشت هەمێنیتەوە تۆ بۆ خۆت ئازادی لە هەڵبژاردننی ئەوەی کەیکی کەواتە یەکەمیان ئەو شبهاتێکی هەیە وردمان کردەوە بۆ شبهات بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بەخوا وردمان کردەوە بۆ دوان کە تعبودی و عەقایدیە ئەویش ورد دەکرێتەوە لە بیر و باوەڕەکەیە بەرامبەر بە عیلمی غەیب بە عالم الغەیب و بە عالم الشەهادە ئەمە شبهات من عەزم کردن ئەم باسی کە بۆ ئێوەی باسەکەم تەنها ڕووس ئەقلامە زانستێکە بێ ئێوە خۆتان بە شوێنیا بگەڕێن بڕۆن ورد ببنەوە لەگەڵیا چونکە زۆر جار ئێمەی مسلمان و خەڵکانێکی بێدینیش کە لەسەر ئیسلام قسە ئەکەن ئەیانەوێ عالەمی شەهادە لەگەڵ عالەمی غەیبا تێکەڵ بکەنەوە بە یەکتری دوو عالەمی جیاوازن کەواتە ئەم جنودەی شەیتان لە کردارایە هیچ شتێکیش ناتوانێت ئەمە ڕوبەڕووی ئەم شبهاتە ببێتەوە ئیلا عیلم نەبێت ئیلا زانست نەبێت خاڵی تریان لە بەرامبەر خەڵکایە ئیفرات و تەفریط ئەمیشیان زۆر جار خەڵک ئەبێ بیری بخێت و بڵێ با بە تۆ خوانیت خوایە گەیە لە ئاسمانایە داوای دەسەڵاتەکە داوای کورسیەکە خۆی پێخوایە وەکو فیرعەون خەڵک لە خۆی نزیکەکاتەوە پۆست ئەبەخشێ پۆست لا ئەبا ئەمە خەتەرە ئەمەیەکێکە لەو شوبهاتانێکی ئیفراتە و هەروەها بە هەمان شێوە ئەبێ ئینسان ئاگاداری بێ و هەروەها تەفریط کە بریتێ لە بەرزکردنەوەی خەڵک تحقیرکردنی خەڵک تەکفیرکردنی خەڵک لە ناوبردننی خەڵک بە ئارەزوی خۆدەوەی لە حیزبەکەی تۆ نەبێ ئیمتیازی بکەیت تەمەیوزی پێ ئەوترێت ئەوەی لەگەڵ تۆیان نەبوو ناشرین بێ لەبەر چاوتە ئەوەی لەگەڵ تۆ نەبوو ناو ناتۆری لێدابێنی ئەوەی لە جەماعەتەکەی تۆ نەبوو ئەمە پێوتێت تەفریط ئەمە یەکێکە لە شوبهاتی شەیتان بە سەربازەکانی شەیتان بەم شێوەیە ئیکەنەوە مەسەلەی لە بیر و باوەڕیشە لە عیبادەتە بریتیە لە نوێژ و ڕۆژوو لەمانە من بۆ نوێژ بکەم بۆچی ئەبێ هەموو ساڵە بچین بۆ حەج بۆچی ئەبێ حەج لە مەکە بێ بۆ نابێت لە شار باشێر بێ بۆ نابێ بچینە جێگایەکی تراوی ئەمانە هەمیش شوبهاتن کە بڵاو ئەکرێتەوە و هەروەها یەکێکی تر لەوانە عوزر هێنانەوە بۆ خۆت بە ناوی عیلمەوە لە خۆتەوە عوزر بێنیتەوە نەگەڕیتەوە بۆ لای زانایان ئەو ئەشتانی کە یعنی عوزر بێنیتەوە لەسەر عیبادەت و لەسەر بەنداتی ئەمە هەموو شوبهاتی شەیتانە کە خوای گەورە پەنامان بە ئەم شوبهاتانەیش بە یەک شت چارەسەرەکرد کە پێوترێ یەقین یەقینیش بۆ هیچ کەسێدا نەمەزێ ئیلا بە عیلم نەبێت خاڵی دووەمیان شەهەواتە شەهەواتیش عەکسەکەی سەبرە ئارامگریە إمام عبد الله كريم مالك رضي الله عنه عبد الله كريم مالك كريم أنس رضي الله عنه يعني إمام مالك ما بس ما أفرميت من جمع صبرا ويقينا نال إمامة في الدين
هەر کەسێک سەبر و یەقینی کۆ کردەوە ئەتوانێت ئیمامەتی دین بکات. لەبەرەوە شوبهات وردمان کردەوە بەم حاڵەتە، شەهەواتیش ورد یەکەینەوە بە شەهەواتی حسی وەکو سک، وەکو فەرج، ئینسان غەریزەکان کە حەزی لێەکە باشە، چونکە ئینسان خۆی گەورە ئازادی کردووە. تۆ ئازادی لەوەی بتڕەن لە اختیاری منان نییە کە برسیمە بێ، ئەمە سنەتی حیاتە، هەمومان برسیمانە بێ. ئازادی لەوەی ئاوە خۆی یا بیرە خۆی، ئازادی لەوەی کە کاتێک برسیت ئەبێ ئەچیت گۆشتی بەرازە خۆی یا گۆشتی مریشکە خۆی، ئازادی تۆ بۆ خۆت هەڵێبژێری. ئازادی لەوەی چی کەسابەتەکەی یاچی پارە ئەدزی یاچی سەرد و سامان بە حەرام پێکەوەڵی، ئازادی دوایی لێپرسینەوە لەسەر ئەساسی ئەو کارە لەگەڵاکرێ. یەکێکی تر لە شەهەواتی حسی بۆ کە باسم کرد ئەمەتیان شەهەواتی پێوترێ معنەوی. شەهەواتی معنەوی بریتیە لەوەی کە حەزل لە شوهرەیە، حەزل لە ناوە، حەزل لە قسەکردنە. شەهەواتی قسەکەنا بەخوای گەورە ئینسان زۆر جار حەزی بە قسەکردنە لە ناو خەڵک، ئەمە شەهەواتێکی زۆر خەتەرە. یا شەهەواتی خۆ دەرخستن، شەهەواتی تووڵی عومر، شەهەواتی گەنجی، شەهەواتی نەمردن، هەموو ئەمانە پێوترێ شەهەواتی معنەوی. یاخود بڵێن بۆ نمونە شەهەواتی تۆڵەسەندنەوە، شەهەواتی خەڵک بەدەوربوون، شەهەواتی ئەوەی کە ئازار بە خەڵک بچێژی و هەروەها. ئەمەش یەکەمیان بریتی بوو لە دژمنی یەکەم کە بریتیە لە شەیتان، بۆ وردمان کردەوە بۆ خاڵانە. یەکێکی تر لە دژمنەکان دژمنی نەفسی خۆمانە. ئەم نەفسە لە ئەمماڕەتون بیسوء، ئاواتی ئەوەیە، هیوایەتی ئەوەی هەموو شتێک بۆ خۆی بچڕێت، حەز ناکە بەشی هیچ کەسێک بات. زۆر جار پرسیاری ئەوە لە منەکرایان کاک مەڵخۆ لە ڕەمەزانە خوای گەورە شەیتانی بەستۆتەوە، ئەی باشە ئەو خەڵکە بۆچی ئاواکە؟ لەبەرەوەی نەفسمان هەیە. شەیتانە بەسرێتەوە بەڵام نەفس نابەسرێتەوە. نەفسیش ئارەزومەندە بەوەی کە هیچ شتێک نەیە بە بەرامبەر، تەنانەت بە باوک و دایکیش مناڵی لێ دەرچێت. چۆ زۆر جار نەفس زۆر تەنها لە بەرامبەر مناڵە زەبتی بۆ ناکرێ، بەرامبەر بەنەوەیە دایک و باوک زەبتی بۆ ناکرێ، بەڵام باقیەوی تری حەزەکە هەموو شتێک بۆ خۆی بێ. ئەم نەفسە پێویستی بە 5 جیهاد هەیە. یەکەم جیهادی هەر خۆی بۆ خۆی جیهادێکی بەناوی جیهادی نەفس باشە. لە بەرامبەر ئەم نەفسەیە ئینسان یەک شت چارەسەری ئەمە ناکە ئیلا خواناسی نەبێ، تەسبیحات نەبێ، دینداری نەبێ، قورئان خوێندن نەبێ، هیچ شتێک لەمانە چارەسەری ئەو نەفسە ناکە. ئەوە نییە شتێک بێ حسی بێ تۆ بڵێ بیگرێ، ئەبێ سەر بکەیتە سەر ئەو سوژدەیە، خۆت زەلیل بکەی، بشپێنی بە گوێی ئەو خاکەیە تا خوای گەورە لە ئاسمان گوێلێتی. چونکە هیچ کەسێکیش ناتوانێت بە مادی ئەم نەفسە پڕ بکات، ئەبێ بە معنەوی، بە حسی، بە خواناسی وا هەز بکەی کە خوا بناسی بە ئیمان، ئینجا ئەتوانی ئەم نەفسە پڕ بکەی. چونکە هیچ کەسێک ناتوانێت بە مادە خوا بناسی ئیلا ئەبێ بە ئیمان خوا بناسی. چونکە ئێمە چین لەناو ئەم کەونە گەورەیە، لەناو ئەم ثقبە گەورەیە، لەناو ئەم هەموو هەسارە و مەجەڕاتانە ئێمە چیمان پێوترێ کە خوای گەورە کە ئاگای لە ئێمەیە، بەڵام بە یەکشی خۆمان ئەدۆزینەوە لەگەڵ خوای متعالە بە ئیمان، بە مادیەت مستەحیلە. دژمنێکی تر لە دژمنەکان هاوڕێیە. هاوڕێی خراپ، هاوڕێی چاک، هاوڕێی مامناوەند. من ناوە بە هاوڕێیەک وەک نانە کە پێداویستی ئینسانە، هاوڕێیەکیش دەرمانە لە کاتی نەخۆشیە پێویستە پێیەتی، مامناوەندیە. هاوڕێیەکیش دەردە، ناڕەحەتیە، ناهەمواریە. ئینسان کە لە خوانەناسی بە تایبەتی ناو گەنجەکانە، لە ناو خوشک و براکانمانەوە گەنجەکانە، ئەوەی کە دوور ئەکەونەوە لە دین، شبوهاتیان بۆ دروستە بێ، ئەچنە ناو دایرەی شەیتانەوە، ناتوانن عیلم وەربگرن، بە خۆشیەکانی ژیانەوە مەشغوڵ ئەبنەوە، دوورن لە عیلم و زانست و لە هەموو ئەم بوارانەی ترە بریتیە لەوەی کە ڕەفیقی خراپیان هەیە. ئینسان پێویستە خۆشی لەوە بکات. خاڵێکی تر بریتیە لە فیتنەی دنیا و ژیان، مەشغوڵ بوون بە دنیاوە. واد لێکە کە ئاگاداری دینەکەت نیت، مەشغوڵی بە دنیاوە، طبیعیشە ئینسان حەزی لێ بکات. چونکە خوای متعال لە قورئانە فەرمێ یحبون مال حبا جەمّا. ئێ باشە کە مال حبێکی جەم، یعنی حبا مبالغە، من تێناگەیشتم سەبەبەکە چییە؟ خوای گەورە پارەی ئەوەندە خۆشەویست کردووە. دوایی بۆم دەرکەوت بەڵێ فعلەن پارە خۆشەویستە، بۆی خوای گەورە لە دڵمانە ئەمەندە خۆشەویستی کردووە، مبالغەیەکی زۆری یاوەتێ بۆی بتوانین لەتوانین لەم پارەیە بن. جا بۆیە ئەم دنیای کە ئێستا ئێمەی تیاژین دنیایەکی حلوە و خەزیرە. بۆیە پێغەمبەری نازار فەرمی ئین الدنیا حلوە و خەزیرە. والله من لێتان ناتر، دنیا خۆشەوە، سەوزە،
خۆی گەورەشتیایە استخلافی کردوون بەڵام فاتقوا الدنيا واتقوا النساء فاتقوا الدنيا بمعنى کۆکردنەوەی سەرەت و سامان لەم دنیاە فاتقوا النساء بمعنى وەنەکە ئافرەت خوا نەخواسە شەڕەنگێز بێت و شەیتان ئاسایی سەیری بکێ بترسن لە شەدەلاری و جوانی و ناسکی ئافرەت بۆی سەرنجتان ڕانەکێشێ چونکە زۆر جارێمان ڕخنەمان لەسەرەوە لێیەکی دەموو جارەگەڵێن وەڵام مسڵمانەکان دەڵێن ئافرەتان بێعەقڵن حەدیثێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە بوخاریە فەرمێ ئافرەتانی بێعەقڵ پیاوانی عاقڵ هەڵەخڵەتێنن جامە هەرێکی گشت لە موحیدەکان هاتبوو تەفسیرەکرد جاوتم تخوا بینیوتانە لەسەلام عەرزا ئافرەتی بێعەقڵ پیاوی عاقڵ هەڵەخڵەتێنێ چۆن ئافرەتێک بێعەقڵ بێ پیاوی عاقڵ هەڵەخڵەتێنێ لەبەرەوە تۆ تەفسیرەکەی نازانی و نێش زانیوە بیکەی بە زمانی کوردی تا ئابەم شێوەیە ڕق و تەقەئی بەگوێی خەڵکیە خوای متعالە فەرمێ النساء العاقلة أو عاقلات من بس بهست وسوزة لبش لزماني عربية بمعنى تفكير وعقلية حتى حديثك فرمي بيواني حازم واتا متمكن كواتا أمن أصلي حديث فرمودك يا فرمي ئافرەتانێک بەهەست و سۆزیان پیاوانی عاقڵ و خاوەن حەزم هەڵەخڵەتێنن چونکە هیچ کاتێ ناگونجێ بڵێ وەڵا ئافرەتان بێعەقڵن بۆیە بە پیاوان هەڵەخڵەتێنن جا ئافرەتەکەر بێعەقڵ بێت چۆن ناتوانێت پیاوی عاقڵ هەڵەخڵەتێنێ کەواتە ئافرەتان بە سۆز و هەستیان کە جوانیانە کە شەدەلاریانە کە ناسکیانە ئافرەت پیاوێکیش ئەگەر خاوەنی عەقڵ بێ هەر بە سۆز و شەدەلاری ئەو هەڵەخڵەتێ کەواتە دنیا بریتیە لەوەی کە ئێمە زۆر جار مەشغوڵەکە خاڵێکی تر بریتە لە نیعمەت لو نعمتاني كهمانة نعمتي خواردن نعمتي لشتاغي همانة إما هتاكو أو كاتي كنعمتكي اللي والنابية توشي سرطانة بين جازانك ونعمتي هي باشا نجزاني هي خوايا وكو قارون وايا هنيك لو أنا أساني النعمت هي بلام سواسي خوايا لسرناك وأساني خوي دسي كوتو أما قارون أسان أمانة كوبالي كتير هي أساني نعمتك لله خوايا متعالى وهاتوا بلام مشغولة بي ويوسباسي خوايا لقوري لسرناك أخيرا أو كسان كنعمتي خواي قولا ناسا وفي أنواع أم نعمة الله خواي متعالى وهاتوا بزوالي أزانا بلناوتشوني أزانا بهبوني أزانا سواسي خواي قولا لسلكا أمانة زور كمن خلقان يكن كخواي متعالى وأنا بماني جيري وخواي قولا جدقل أنا بس كدو كأمانة كمترين خلقا أم بينجيش كباسم كربو يوا دشمنا كان مانا هموي أميشي كبو يوا مباسكر أما أوي كبوي هاتوين ليرو بو كوي أما أصلي كوركي منها يعني أما باسكي منها عفوا استغفر الله من خدمتنا إيوا ساحب كور يما اللي روك هاتونا ما يشمانا بو كويتشين بو قيامة دشين في خبري خوش عيسمان عليه الصلاة والسلام لكوتايا أأم هموي كباسم كر من بو يوي بريس طبعا وي كباسم كر بو يورو زقلاما هموي زانستا هموي علما أبي بخوين ريت نقبش خوين ريت وبي بخوين ريت لا أمام مصاب برزانة لا عالم برزانة لا داعية برزانة هموي أميك بو إيوان باسكر بيني خوف ورجاء بوي هو البيت لبيني خوف ورجاء خواي قبر بناسي في غمري خوان فرميان في غمري خوان تو بكر دوي خود اشتباش فرمينا خير لقل أويشا أبي بولاتكي دابين كده شو كتاي وارتو بلي ولا خلق شريعتي أبي راس خلق شريعتي أبي بلام خلق أبي كهرباء أبي جادي أبي في ويست إمام صاحبي بروجبين في غنبري خو عليه الصلاة والسلام أبي بوجلكي دابين كده في غنبري خو عليه الصلاة والسلام رشاوي أويشي نكر حسب كان بزن بو معلوماتان إما صور سادة صور ببشوكي وبتسكيبي لكينوا في غنبري نازل عليه الصلاة والسلام فرق بياوكي جولكو أعرابيكي بيدينو مشركيكي أو سخزرجو مهاجريكو أنصاريكي نكر دستوري بو هميان نوسيوا لسر أساسي هاولاتي بون دستوري بو أوان نوسيوا هیچ کەسێک ناتوانێت بڵێ پێغەمبەری خوا جزیەی لە جوولەکە وەرگرتووە جزیەی لە مشریکین وەرگرتووە جزیەی لە هیچیان وەرگرتووە خەڵکی وڵاتەکە بوون ئەم پرۆژە پێویستە بینەوە بەگوێ خەڵکیا ئیتر خەڵک بە ئێمە شت نەفرۆشێتەوە ئێمە هەموو ئەفکاری دنیا لەسەرم عەرزا دژی ئیسلامە ئیسلام اعتراف بجولك أكا اعتراف بيهودي أكا اعتراف بزردشتي أكا اعتراف بعلماني أكا اعتراف بأخوان ناس أكا اعتراف بحاجي كسا أكا هيش كسا يقولون اعتراف بإسلام ناكنو سيدي عظمتي وقوري أم إسلام أركن في غنبري خواه بروجي آبي بو دابين كردن في غنبري خواه عليه الصلاة والسلام بروجي دامزراندني بورصة وبازاري بو دابين كردن خلق قلت يا بابا عبد الله يقول لي بيسألوا الكيه إما أم بيواكين بسألوكي خومان أم چونك صاحبي بروجي بو بيغنبري ناس دار أم همو الشموليتي كباسم كرد لعلموا لكرداروا لبانجوازوا لصبروا لبرامبر دشمنكان مانا كشيطانا كنعمتي جيانا كهمو كفر اخوانا ناسا كان باسمان كن لبرامبر دات بروري واخلاقه توبو اوهاتوي خزمتي خلق بكي توبو اوهاتوي اخوي متعالى فرميه كنتم خير امه اخرجت للناس تخوا اما خير امتي
خۆتان بیر بکەنەوە ئەگەر پێغەمبەری خوا لەناو ئێمە بوایە نێ و عومەر ئادەی دارەکە بگرە بەدەستەوە و دارکاریان بکە ئەوایە پێش ئەوەی کە ئێمە بیر لە دارکاری خەڵکی بێدین بکەینەوە بێ دارکاری خۆمان بکرا چونکە ساحێبی هیچ پرۆژەیەک نین هیچ شتێکمان پێ نییە ئەو کەسەی کە داعی و باڵخوازن لە کۆمەڵێک کتێب دەرناچێ خەڵکی تریش بەسەر سەری ئێمە سەرکەوتوون شتمان پێفرۆشتەوە لە کاتێکە ئێمە خۆمان ساحێبی دەستورین ساحێبی پرۆژەین ساحێبی پێغەمبەرێکین یعنی ئێوە دیقەت بن ئێمە ساحێبی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی و مەعاویە و هەموو ئەم پیاوە بەڕێزانەی کە خوای متعال لێیان ڕازی بووە وەرن ئەبوبەکر لە قاڕەیە کابێ ئەبێت چی بکات ئێمە ساحێبی ئەم هەمووین عومەر لە جێگایە کابێ ئەبێت چەندی خەڵک شانازی پێوە بکردایە ساحێبی ئەوین کەواتە پێغەمبەری نازار ئەو سێ حاڵەتەی کرد بۆی باشترین پرۆژەی پێدا بمەزرێن کۆتا قسەم بەوە ئەهێنم لە خزمەتی ئێوەی بەڕێزە ببورن لە دەنگ بەرزکردنەوە ئەگەر بێئەدەبی و بێ لە حرمەتی ئێوەیە ئەمێ ئەوەتان پێ بڵم ئیسلام هاتووە بۆ ئەوەی لا ضرر ولا ضرار شریعەتەکەشی لەسەرەوە دامەزراوە بۆ ئەوە هاتووین ئێمە خزمەتی خەڵک بکەین پێویستە سەر لەنوێ ئەم عەقڵێتە لە ناومانە دروست ببێتەوە ئەو عەقڵێتەیشی کە لە ناو ئێمە دروست بۆتەوە حەزمان بە شەڕەنگێزیە حەزمان بە لەناو بردنە حەزمان بەوەیە کە ئاگامان لە هیچ شتێک نییە و سەیری خەڵکەکەینەوە ئەوە ئەسڵی ئیسلام نییە ئێمە ئەم کە لەسەرەی ئێمە کە ئێستا هەمومان ئەیبینین هیچی ئیسلامی تیا نییە بە سەقافەتێکی عەلمانی ماس میدیا پەروەردەکراوین ئەخلاقمان ئیسلامیە عیبادەتمان ئیسلامیە بەڵام هەموو تەسەورات و بیرکردنەوەمان کە ئاراستاکرێن بە تەلەڤیزیۆن کە ئاراستاکرێن بە سینەما کە ئاراستاکرێن بە بەردراما کە ئاراستاکرێن بە کتێب کە ئاراستاکرێن بە هەر شتێک ئاراستەکەمان ئاراستەیەکی ئیسلامی نییە ئاراستەکەمان ئاراستەیەکی عەلمانیە ئاراستەکەمان ئاراستەیەکە کە غەیری دینەکەمان ئاراستەمانەکە چونکە ئێستاش بڕۆ پێیان بە مسڵمانان بڵێ ئادەی دامەزراندنی پرۆژەی پێغەمبەری نازدار بۆ لە ناوبردنی بەتاڵەی گەنجان چییە بەداخەوە بێوەڵامە ئاراستەی خەڵکی چییە بۆ ئەوەی کە ئەم هەموو ئافرەتە قەیرە هەیە چۆن پێغەمبەری خوا حەلی کردووە حەلی کردووە پێغەمبەری خوا بەڵام ئایا ئێوە ئیزانن بەس مسڵمانانە ئەم مەجلیسە بەڕێزەنا بەعام بەگشتی قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله نایزانن ئایا بە پێغەمبەری نازدار بڵێن عەلەیهی سەڵات وەسەلام چۆن کێشەی بێبازاڕی حەل کردووە کە چۆن حەلی کرد کە هات قاچی کێشا بە جێگاکە فەرمی ئەمە بازاڕەکەی ئێوەیە سەیری ئەو ئابووریە مەتینە بکەن کە چۆن بنیەی تەحتی وڵاتەکەی دامەزراند و بنیەی فەوقی وڵاتەکەشی دامەزراند شانازی بە مارکسیزمەوە ئەکرێ کە بنیەی فەوقی بنیەی تەحتی دامەزراندەوە لە کاپیتالیزمەکەیە قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله ئەگەر ئابووری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مسڵمانان بیانزانیایە بیان نووسیایەتەوە پێش ئەوەی خەڵکێکی تر ئیسفادەی لێ بکات لە ئەوروپا مەسڵ لە کاپیتالیزمەکەی مارکسیزمە ئیسفادەیان لەوەی پێغەمبەری نازدارە کردەوە سەیری حاڵەتی کۆمەڵایەتی پێغەمبەری نازدار بکەن عەلەیهی سەڵات وەسەلام لەناو دەوڵەتەکەیە بیلالێکی حەبەشی سوهەیبێکی ڕۆمی سلمانێکی فارسی تیاکۆ کردبوو ئیسفادەی لە تاقەکان ئەکردەوە ئێستا ئەمریکا وا ئەکات و لاسایی پێغەمبەری نازدار ئەکاتەوە هەرچی تاقە و تەوزیفە ئەیکات لە وڵاتەکەی خۆیان ئێمە ساحێبی و پێغەمبەرەی بەڵام بۆچی نایکەین خۆ ئەزانین بەس وەکو عەرزم کردن ئەگەڕێمەوە بۆ سەرەتای قسەکەم ئێمە حەبەکە ئەکەین بە گوێمانە نایخۆین فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد جزاكم الله خيرا جزاء بارك الله فيكم السلام عليكم ورحمة الله وبركاته سپاس و دەستخۆشیمان بۆ کاک ماکوان بەڕێزان هەر بەڕێزێک پرسیارێکی هەیە تێبینیی هەیە ئەتوانێت بێت لێرە ئەڕاستی کاک ماکوان السلام عليكم السلام فين الله وبركاته بارك الله فيكم طيب الله يجزيكم بەڕێزان من پێم باش نەبوو 11 دقە لە کۆڕەکە دواکەوتینەوە جێڵم بۆ جەنابی ماوەسا عەلی و کاک ماکوان لەبەرەوەی ئیسرائیل 11 دقە لایەن 11 ساڵە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیش دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پۆلیس و پارێزگای هەڵەبجە موژدەیە بۆ جەنابتان کە وتیان دەبەری هەورامان و هەڵەبجە ئەمان هاتوون لە کەناڵەکانەوە 16 ڕۆژی
شانزە ڕۆژی ڕێبەکیان داناوە بۆ تونند و تیژی دژی ژنان اعترافیان کرد کە منتیقەی هەڵەبجە و هەورامان بۆ هۆی دینداریەوە تا ئێستا لەشفرۆشێ لە پارێزگای هەڵەبجە تۆمار نەکراوە ئەو بۆ مژدەی بۆ جەنابتان. خاڵی دووەم خاڵی سێمیش ئەو حەدیسە بۆ دکتۆر جێڵە من پێم باش نییە بی ناوی کاکی لێ بنین پێم باشە بانگی بکەین دکتۆر لەبەرەوەی چەند ساڵە خەریکی خوێندنە و ماڵ بەجێهێشتنە و پارێکی سەرف کردووە من پێم باشە ناوی کاک بێنین بۆ مامۆستا ئەو بۆ ئاگداری جەنابتان ئەم حەدیسەمان بۆ ڕوون کاتەوە کە زۆربەی مامۆساکانی ئێمە بانگخوازانی ئێمە لەسەر تەلەڤیزیۆنەکان ئەڵێن ئەنیسا و ناقیسات العەقل والدین. خاڵی سێم خاڵی کۆتاییشم ئەوەیە خاڵەکان زۆر تێکەڵبوون هیوادارم ئەو خاڵانە جوان بنووسرێنەوە و نوسخەیەشیان بدرێ بە ئێمە بە ناوی ئێوە بە خێراتنی دکتۆر ماکوانەکەین ئینشاءڵڵا ئێمە ئیسفادەمان کرد و خوای گەورەش ئینشاءڵڵا لە قیامەت تاوا کۆمان کاتەوە. بەنسبەتی ئەوەی کە من دکتۆرم هێشتا پلەی دکتۆران بەدەست نێناوە بەڵام ئینشاءڵڵا ساڵی ئایندە تەقدیمی دکتۆراکەم دوعای خێرم بۆ بکەن و خوای گەورە کارەکەشمان بۆ ئاسانکە. تەسەورەکەم هەر ماکوان کەریم بەس بێ من خزمەتکاری هەمووتان و پێڵاودانەری هەمووشتانم بێ مبالغە و تەواضعێکی درۆزنانەش نییەوە خزمەتکاری هەموو ئەو مێزەر بەسەر و ئەو ڕیش سپی و ئەو پیاوە بەڕێزانە و خوشک و برا بەڕێزانێشم و ئامادەیشم حەزەکەن تاقیکەن و پێڵاو یەک بێکتان دانێەوەی خەمە سەر چاو سەر سەریشم. بنسبتي أو حديثه كجنابة فرمود في غمري خو عليه الصلاة والسلام فرميه أفرتان ناقصان عقلا أم عقل لزماني عربية إما هني وشهي لزماني عربية معلومي لا يبرستانا إيه ولا من شعر ذاتنا طبعا لتواضعي خود بجناب إمام صاك فرمي هني وشهي لزماني عربية يستا قراوة يكيك لمعجزي زماني عربي أوي هتا بقريته بودوا وأصلا كابيني بعكسي هشي زماني تريسال زبيه هيا زمانەکانی تر هەتاکو بەرەو پێش بچی پەراوێنی زمانەکە ئەکرێ زمانەکە بەقووەترە بێ ئەبدەیت ئەبێتەوە توانامەند دەبێت غێری زمانی عەربی معجزەی زمانی عەربی لەوای بێ بگەڕێتەوە بۆ سەردەمی قوڕەیش بۆ هاتنی ئەو سەردەمەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە قورئانی تیا هاتووە چونکە بەقووەت بازاڕیان هەبوو وشەی عەقل لەو سەردەما بەمعنای هەست و سۆز بەکار هاتووە ئەسڵی عەقڵ کە بەکار هاتووە پێوترێ نوها يعني سبيك بلا بزماني عربي بلا صاحبي نهاي توي بلا وسيله كشي خوي قالوا القرآن هلك كاتك باسي عقلك بقول النهى ناوي خلقي هنا ياخذ بمعناي لب وتعقل بمعناي لب هاتوا يا الباب انا عقلي في اوتي عقل بلا نفسك ابو بعقل عقل استا بمعناي هستوس او سدما بهستوس سوز بكار هاتوا باشا كواتا افرتاني خاون سوز وهست أفرتان ناقصا دينا بلا ناقصا دينا أما هيش كشيء قلت يعني للشأن كميتي أفردنيا شو كأفرتان يعني حالتي هيني أنواع حالتي جسمي أنواع مديق للرجوع دابرين لنيوش دابرين أما اشتكي طبيعية معناه أما كم ترخمينية يا زوج الكاظم أفرتان لباراسوي تشبي بياو دروز بوا هلا دڵی پیا و دروست بۆ چیتانە يعني دڵی ئێمەتان داگیر کردووە ئەژدۆن پاراسوی چەپی خۆ هەموو شتێکی چەپیش خراپ نییە ئەگەر ڕاست بێ لە زۆر جاشتی ڕاستی ئیسفادەی لێ ناکەیتەوە کەواتە کورت و خۆت بەڕێزانی من ئێمەی مسلمان سەنەدی مادیمان کە کاتێک ئەم ئیسلامەمان پێگەشتووە لە خاتو خەدیجەوەیە یەکەم شەهیدمان خاتو سومەیەیە یەکەم مفتیمان خاتو عائیشەیە یەکەم حیمایی پێغەمبەرمان ئوم سەلەمەیە یعنی چیتان ئەوێ لەوە زیاتر ئافرەتان کە ئێوە نیوەی کۆمەڵگاکەی ئێمەتان ئاراستە کردووە يعني حمایەی پێغەمبەری نازر عەلەیهی سڵات وسەلام ئافرەتانە بەڵام ئێمە لە مجتەمەعێکە ئاژین خۆمان بەرتەسکمان کردوتەوە لە مجتەمەعێکە ئاژین کە يعني زۆر جار ئێمە وا هەستەکەن کە ئیسلام ڕێگەی نەیاوە بە ژنان بەڵام بەڕاستی کۆمەڵگای عەلمانی ڕێگەی نەیاوە بە ژنان کە سەر دەربێنن بەداخەوە ومن ئامادەیشم لەسەر ئەم قسەیەکە ئیکەم ئەو مەدەنیەت و دیموکراسیەت و عەلمانیەت و کاپیتالیزم و سەرمایەداری و هەموو ئەوانەی تر ئەڵێم ئافرەتانیان ڕەتاندووە و ئافرەتانیان پشکۆلە کردوتەوە و ئافرەتانیان دوور خستۆتەوە لە کایی ئەسڵی ژیانی خۆیان بەڵکەوە ئیسلامە ئێوێ بێگەڕێنێتەوە سەر ئەسڵەکەی خۆی وەڵە فەرموو بەڕێزان جاجکە سپاسی ئامادەبوونتانەکەین سپاسی ئامادەبوونی کاگماکوانەکەین کە بابەتێکی بە پێسی پێشکەشی هەموومان کرد جارێککە بە ناوی مەڵبەندی هەشتی هەورامانی بستەوە بە خێراتنی هەموو لایەکەکەین بەخێر بێن سەر چاو